دیارە ئێمە ئێستا لە کەمپی ئاشتین لە عربات ئەم کەمپەیە زیاتر لە 120 ماڵ لە کوردانی یەزیدی لێرەن و لە ساڵی 2014ەوە کە لە ژێردەستی تیرۆریستانی داعش ڕزگاریان بۆ لێرە نیشتەجێ بوون و لەو ڕۆژەوە تاوەکو ئێستا لەم کەمپە بەشێکی زۆریان نیشتەجێن بەهۆی ئەوەی کە ناوچەکانی خۆیان نەشتاوەدان نەکراوەتەوە بەڵکو هەر لە ژێر خێمە و لە ژێر ئەو خانوانەی کە بۆیان دروست کراوە ماونەتەوە. ئەوەی کە ئێمە ئەمڕۆ لێرەین بۆ بابەتێکی تایبەتە کە جەژنی باتزمیە لە هۆزی جەلێکا کە ئەمە هۆزێکن زۆرترینیان لە ڕۆژاوای کوردستان نیشتەجێن و بەشێکیشان لە باشووری کوردستان نیشتەجێن. ئەم هۆزەیە لە ناو کوردانی یەزیدی جەژنێکی تایبەتیان هەیە کە جەژنی پادزمیە گەر هاوکارم لەگەڵما هاوکار بێت بۆ ئەوەی کە ئێمە وردە وردە زانێرەکانتان لەسەر ئەم جەژنەیە بۆ دەگوازینەوە. دیارە لە کۆی ئەم 120 ماڵەی ناو کەمپەکە لە کەمپیاشتی تەنها ئەم ماڵەی پشتی من هەنار لە هۆزی چلەکان و ئەمان جەژنەکە ئەمڕۆ دەیەوە دێت کە دوو ڕۆژ بە ڕسمی بە ڕۆژوو دەبن هیچ شتێک ناخۆن دوای دوو ڕۆژ بۆ نمونە لە دووشەمەوە بە ڕۆژوو بوون تا ڕۆژی چوارشەمە ڕۆژی چوارشەمە سەعات 12 مەڕێک سەر دەبڕن و قوربانی دەکەن و ڕۆژۆکەیان دەشکێنن و ئەوان لێرە ڕێوڕسمی تایبەتیان هەیە بۆ نمونە جیاواز دەوەی کە خواردنی تایبەتەکەن لێرە کولێرەیەکی تایبەتیشانە کرد پێشەوەی کە ئێمە ئەگەر هاوکارم پێشەوەی کە بۆ بەیانی زووکە ڕۆژێکەڵ دەسن لێرە ئەو کولێرە تایبەتە بە خۆیان دەیکەن و نەخشی لەسەر دروست دەکەن بەداخەوە ئێستا خانمەکان لێرەنی نانایەمە هەوڵمانەدا کە زیاتر لەسەر جەژنەکەیان بخێنە ڕوو ئەم کولێرە بەم شێوازە نەخشی لەسەر دروست دەکەن و دواترە و میوانانیان کە دێنە ئێرە پێشوازی لە میوانەکان دەکەن جیاواز لەوەی کە خواردنی تایبەتیان بۆ دادەنێن لە هەمان کاتدا کولێرەیشیان بۆ دادەنێن کە ئەمە ڕێوڕسمێکی تایبەت بە خۆیانە. ئەگەر هاوکارم لەگەڵما بێت و من ڕەنگە لێرە لە هۆزیش لێکاوە کووتم تەنها ئەم ماڵەی لێە و ئەم خاتونە لێرە ئەمڕۆ سەرقاڵی دروستکردنی کولێرەکان بوو. خاتون جەژنت پیرۆز بێ سەرچاوێمێک دڵشنا ببینێ سەرسەرێ سەرچاوێەوە ئەگەر هەستیتەوە پێم بڵێ ئەم جەژنەیەوە ئەم ڕۆژە چارشەمێ ئەم پێ کوژن چار ڕۆژە ئیدامایە و میوان تێن سەوکار بەرەداتین ئەم خوارێ بەرەداتینن و گەلە میوان بە سلێمانیەتێن دەراتێن و سێ ڕۆژی ڕۆژیاتگرن و مەگۆڵکە کوشت و مەدەها پەس کوشتن و ئەوە لە ڕۆژی دووشەمەوە بە ڕۆژوو بوون تا ڕۆژی چوارشەمە چارشەمە ئەم نیڤە تا نێوان ڕۆژێ و بەدگەڕی ئاخری نییە دوایی چەند ڕۆژ جەژن دەکەن پێنجن دوو ڕۆژی بە ڕۆژووە بن و 5 ڕۆژیشی جەژنەکەن. ئێوە جیاواز لە ئەم کولێرەیە دەیکەن چی تریش دروستەکەن واتە چی تریش پێشان پێشکەش بە میوانەکان دەکەن. ئەم پیڤازات کرێن ئەم شەلغەمات کرێن ترشێت کرێن و بەرمیواناتکن و گۆشت و وان کلۆرا و مەیرێ ئەم عادەت هەمایە. ئەم عادەتە چەند ساڵە هەیە چەند ساڵە یەکەم کەس کە ئەمەی دروست کرد هەر ساڵ ویچاغی سەرێ ساڵان و واتە لە دووشەمە تا لە چوارشەمەوە جەژنەکەن تا یەک شەمەی ساڵی نوێ. ئێوە زیاتر ئەم جەژنەیە ڕێوڕسمێکی ئاینی خۆتانە؟ ئەوێ ڕسم و ئای و ڕسمێ مایە عیدا مایە دەشنامە مەزرە بەس ئەم ماڵت کنژێکەم پێوهەوە ئەم ساڵیش بەداخەوە هەر لە ناو ئاوارەیە و لە ژێر خێمام جەژنەتان نەکرد ساڵان لە شنگال بە لەگەڵ هەموو خزم و کەس و کارام جەژنەتان دەکرد. وەڵا خزمێمە و کارێمە و کەچێنمە و دەستخۆ سپاس بۆ زانیارانێکی قسە ڕوو هەناراوەی کە هەیە باگشتی لێرە ئەم خاتونانە ئامادەکاریان کردووە و ڕێوڕسمەکانی خۆیان دەخەنە ڕوو گەر هاوکارم لەگەڵما بێت ئێمە هەوڵە دەین بتوانین ئەگەر کاتە بێت بەشێکی دیکە لە میوانەکان بۆ نمونە ئەمە لێرە خێزانەکان ئافرەتەکان نان دروست دەکەن و پیاوەکانیش کە دێنە ئێرە لێرە پێشوازیان لێ دەکرێت و نانی تایبەت بە خۆیانیان هەیە مەراسیمی تایبەت بە خۆیان بەڕێ دەکەن نەرۆکو خواردنی جەژنانەی خۆمان ئەوانیش
ئەوانیش بەڕاستی خواردنی خۆیان دەکەن لێرە هەموو عیلەکان کە میوانیان دێت ئەم عیلەیە کە میوانیان دێت لە کوردانی هێزیدی خۆیان لێرە پێشوازیان لێ دەکەن و هەر بەو شێوازەی کە دەبینن بۆ جەژنە پیرۆزە هاتوونەتە ناو ئەم خانەوادە لەگەڵ ئەم خانەوادە جەژن پیرۆز دەکەن و منەمەوێ ئەگەر ئەوەشی کە لێرە هەیە منەمەوێ زیاتر زانیاری لە خۆیانەوە بگوازمەوە جەژنێت پیرۆز بێ جەژنێتان پیرۆز بێ ئێوە لەم جەژنەدا کێ هات بۆ لاتان کێ بەسەریکردنەوە ڕێو ڕسمەکە چۆنە سۆپاسیا قناتێ وەتکم هەکا وەسا ئەف زابەت کێشایی بەرمەدا وەگاوێ عیدێ عیدەکە مەزنە عیدەکە مقدسە یعنی ناوەکی مەزنی سەرا ئەف عیدا بێژنێ عیدا پیریاری ئەف عید بێژنێ عیدا پیریاریە ئەوە شکال و بابێ مەدا ئەم vê جەژنێ ئەش هەموو ملەتێ ئێزدیارە دخوازن بخێر و بخۆشی و باحترام و برێست هەتا ئەوە مەسەلا وەختێ باب و باپیرادا هەتا نها ئەم vê عیدێ vê جەژنێ ڕێو ڕسمێ خۆتگێرن هەموو ملەتێمە ی کورد و کوردستان و ئێزید خانی هەمووی ئێوە ئەم ڕێو ڕسمە تاکەی بەردەوامە بێت واتە چەند ڕۆژی دیکەی ماوە وەڵا خۆ ئەو زانێ برادری عزیز و ئەو دنیای و حالم هەمووی زانی و ئەوەژی خزم و برادری ئێمەە هاتنە جەژنی ئێمە خۆ دەزانی لە یەکشەمە دەست پێت کە هەتا یەکشەمە یەکەم ڕۆژە ینی خۆخاوێنتکن ینی خۆت شۆن دوام ڕۆژ و سیام ڕۆژ بە ڕۆژۆ بن ڕۆژۆت گرن چوارشەمەژی سەری حیوان دەبرن سەری حیوانات برنش خۆرا ئێواری ئینا جمعاوە کوێستە ئەمە شەوی دیژیە شەو ڕۆن بوو ینی کەس خەو نەگریە شەویدی کەسیش مە خەو نەگیری شەویدی هەتا سەعات بانگی سبێ ئێمە هەموو نەنووستن ليلة القدر ما تقول لي ام بيجي شفرونك ليلة القدر يعني ام بيجي ليلة القدر يعني شفرونك يعني شيء براتك اف بشي براتك يعني وكا مثلا اتفاق يعني اتفاق شيء ببي النبي ملاتي مدى وخوشي وخير وتجمع وهفال وهول داش اش باجاراتنش بلداتنش دولتاتن خطاوينا سرفي خوري يعني او خورا نافكي مزري سرا نافي بيرياريا بە جژنێکی خۆش بێ شڵا جژنیاندا لە ناو خاکی خۆتان بۆ بڵێ خاکی کورسان خاکی خۆتانەوەتە لە ناو شنگالی شەڵابیکەنەوە لەژێر خێمە جارێکرم جژنە نەکەنەوە دیارە ئەمان هەروەکوتم ئەمە جژنەکە بەم شێوازە لە یەک پیرۆز دەکەن و خانەوادەکان سەردانی ئەم بنەماڵەیە دەکەن و لێرە جژن پیرۆز دەکەن لیان و هاو خۆشی و دڵخۆشیان لەگەڵدا دەبڕن وەکوتم هەنار ئەمە جژنی باتسمیە و جژنێکە لە جژنەکانی هۆزێ چێلێکە ساڵانە لە چوارشەمەی پێش کۆتایی ساڵەوە دەست پێ دەکات تا ڕۆژی یەکشەمە سەرەتای ساڵی نوێ لێرە ئەمان جژنەکە پیرۆز دەکەن بە ڕێو ڕسمی تایبەت با خۆیان ئەنجامی دەدەن و بەم شێوازە ئومێدی هاتنی ساڵێکی نوێ و ساڵێکی خۆشگوزەرانی بۆ خۆیان و بۆ هەموو کوردانی هێزیدی دەخوازن و لە هەمان کاتەوەکو گوێبیسی بووی هیوادارن ساڵی نوێ ساڵێکی پڕ لە خۆشی و شادی بێ بۆ هەموو گەلی کورد و کوردستان يا ربي راس ان شاء الله يا ربي سر خير بو همو كردو